پارکی خێزانی دەواازەی چوار قوڕنەیە لە ئیدارەی ڕاپەڕین لە 2012ەوە دەست کراوە بە دروستکردنی و بەم شێوەیە و بە نیوەچەڵی جێهێڵدراوە. ئەم پارکە تاقانە پارکی شارۆچکەکەیە. لە پێشتردا ئەو پارەی بۆی تەرخان کرابوو حکوومەت بەشی زۆری کشاندووەتەوە و خواردوویەتی. ئەمە قسەی چالاکێکی ناوچەکەیە. پارکی دەواازەی چوار قوڕنە ئەم پارکە لەسەر ڕووبەری 52 نمزەوی لە ساڵ 2012 بڕیاری دروستکردنی دراوە، بەڵام لەسەر بودجەی پترۆدۆلار بووە بڕیاری دروستکردنی دراوە، بەڵام بەداخەوە دوای خەرجکردنی بڕی 500 میلیۆن دینار لە پارکەکە حکوومەت تەواوی ئەو پارەی بۆ ئەو پارکە تەرخان کرابوو کشاندی و پارەکەی خوارد. بەداخەوە یعنی شارۆچکەیەکی وەک چوار قوڕنە کە ژمارەی دانیشتوانی سەر 600,000 پارکێکی ئەوە پێبەراوانە بینرێ. ئێمە ڕوو دەکەینە بەرپرسانی حکومی ناوچەکە پێمان وایە زۆر کەم تەرخەم بوونە. هاوڵاتیانیش دەڵێن بەهۆی نەبوونی پارکێکی گشتی لە شارۆچکەی چوار قوڕنەدا بەناچاری و بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ڕوو لە پارکەکانی ڕانیە و حاجیاوات دەکەن. دوای زیاتر لە دەیەیەک هاوڵاتیانی چوار قوڕنە داواکارن تاقانە پارکی دەواازەیان بۆ تەواو بکرێت کە بە تەواوبوونی سیمایەکی جوان و ژینگەیەکی خاوێن بە شارۆچکەکە دەبەخشێت. بەڕاستی داواکاری خەڵکەوەیە کە ئەو پارکانە زوو تەواو بکرن و ئەو شوێنێکشتێن هەتاوەکو ڕێژەی سەوزایی زۆر بێ، کەش و هەوای منتیقەکەی شارەکەمان باشتر و چاکتر و خۆشترە بێ. لێرە هیچ پارکیشی لێنی ئەوەی بکە بڕوا دەبێت بچێتە ڕانیە لە ڕانیە لە باخی گشتی یان لە ئەو پارکی لە بەشی پێشەوەی ڕانی هەیە کە زانکۆی ئەگەن هیچ شوێنێکی وهای لێنیە لێرە. مۆک هاوڵاتیان داواکاری وێرتی زووە پارکەکە تاوا بکەن، هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی لاین کۆمەڵایەتیەوە جوانکردنی سیمای شار دەبێت و هەمیش پێویست ناکە خەڵک لە ناوچەی چوار قوڕنەوە بچێت بۆ عازیەوە یان بچێت بۆ ڕانیە. بەتایبەتی بۆ لایانی پەیوەندیداریش بەڕاستی هاوخەمیان زۆر کەمە بۆ دانیشتوانی چوار قوڕنە، بەتایبەتی کە دانیشتوانێکی تا ڕادەیەک کەمە، بەڵام ئەوەندە بە ڕەچاو ناکەن کە پارکێکی باش یان پارکێکی پێویست بەڕاوا نابینن بۆ خەڵکی چوار قوڕنە. پارکی دەواازەی چوار قوڕنەیە ئەو پارکەی کە هاوڵاتیانی شارۆچکەکە ماوەی 12 ساڵە چاوەڕێی ئەوەن کە ئەم پارکەیان بۆ تەواو بکرێت، نەوەکو هەر تەواو نەکراوە بەڵکو با نیوەچەڵی و با تەواو نەکراوی بەجێ هێڵدراوە. بەم هۆیەشەوە بەشێک لە دار و درەختەکانی بەرە وشکبوون دەچێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، شارۆچکەی چوار قوڕنە.